الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، وەکو عەرزم کردن ئەم سەرەتای ڕەمەزانە لەبەردەم علمێکی نوێ و زانستێکی نوێ کە فقهی تەحەولاتە ژیان بەسەر ئەبێن. ئێمەی ئیماندار ئەبێ بزانین کە لە چ قۆناغێکە ئەژین، لە ناو کام فیتنەیە ئەژین، کام فیتنە دەورەی داوین. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە وتاری پێشوا عەرزم کردن ئەم ئومەتەی بە کوێری بەجێ نەهێشتووە، چاوی ئومەتەکەی ڕۆشن کردوێتەوە، حەچی فیتنەیە تووشی بێت تا ئاخری زەمان بۆی باس کردوون. سەرەتا پێشەوەی بچمە ناو دەرسەکەوە ئەمەوێ خاڵێک لە خزمەتانە ڕوونکەمەوە. ئێمە مەرحەلەمان هەیە لەگەڵ فیتنەیە. مەرحەلە احتیمالە زۆر دوور و درێژ بێ. هەندێک فیتنە هەیە لە دوای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەستی پێ کردووە حتا ئەمڕۆ بەردەوام. فتنەکان زەمانێکە و دێت، دووبارە ئەبێتەوە، سێبارە ئەبێتەوە، سەدبارە ئەبێتەوە. قۆناغ بەندیەکانیش کە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم دایناوە لە قۆناغی تەجاوزمان کرد، ئیتر تەجاوزمان کردو. بەنمونە لە قۆناغی نبووەت ئێمە تەجاوزمان کردو، لە قۆناغی خلافەی ڕاشیدە تەجاوزمان کردو، لە قۆناغی مەلیکایەتی ڕزگارمان بووە، لە قۆناغی مولکی عەزوز کە زۆر بە زۆر قەپکەی بەناو مڵک و سەرۆت و سامانی موسڵمانانە و بتەوێ هەر سەرۆک و سەرکرد، ئەوەشمان تێپەڕاندووە. لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامیەوە قۆناغەکانتان عەرزەکەمەوە بۆ باسەکە. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە نیوە ڕۆژێکە ئەفەرمێت تەشریفی زۆر بە پەلە هاتە دەرەوە لە ماڵەوە، جلەکانی خۆی توند هەڵکێشاو، ئەفەرمێت چاوی سوور بوو، بە دەنگی بەرز هاواری کرد لە ئیمانداران: ئەیوهە الناس ئەضەلەتکم الفتن کەقطع اللەیل المظلم. بەخوا فتنەکان بە دوای یەکایەن بەسەرتانە، شەو چۆن تاریک ئەبێ، وردە وردە جیهانی موسڵمانان ئەوە وردە وردە تاریکە بێ. یا ئەیوهە الناس، هۆ خەڵکینە، لەو تعلمون ما أعلم لبكيتم كثيرا ولضحكتم قليلا. هۆ خەڵکینە ئەگەر بتان زانیانێ ئەو شتەی کە من ئەیزانمویە بەسەر ئومەتە، بەخوا زۆر ئەگریان و کەم پێ ئەکەنین. لە ڕیوایەتێکی ترە ئەفەرمێ: لو تعلمون ما أعلم لبكيتم كثيرا ولضحكتم قليلا. ئەگەر ئەوەی کە من ئەیزانم ئێوە بتان زانیان زۆر ئەگریان کەم پێ ئەکەنین. يظهر النفاق، ڕۆژێک نفاق زۆر زۆر زیاد ئەکا و ئاشکرا ئەبێ، منافقین دەرەکەون. وترفع الأمانة، ئەمانەت لەسەر زەویە هەڵ ئەگیرێ. وتقبض الرحمة، ڕەحمەت و بەزەی لە نێوانتانە نامێنێ. ويتهم الأمين، کەسێکی زۆر ئەمین، زۆر خواناس، تۆمەتبار ئەکرێ. ويؤتمن غير الأمين، کەسێکی غێر ئەمینی درۆزن، خەڵک ئێتیمان و عەقیدەی بەو هەیە، عەقیدەی بەو نییە. فەرمووی: ئەناخ بكم الشرف الجون. وتیان: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، شرفی جون چییە کە خۆی دائەکوتێ لەناو ئێمە؟ فەرمووی: فتن كقطع الليل المظلم. کۆمەڵێ فتنە لەناو ئەم میلەتە وەکو شەوێکی زۆر تاریک یەن بەسەر ئەم ئومەتەیە، ئیتر لە کۆڵی ئەم ئومەتە نابنەوە. فتنەکان زۆرن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم باسی کرد. علەمای فقهی مەراحیل ئەفەرمون حاڵەتێ بەسەر ئومەتی پێغەمبەرە یەت صلی الله عليه وسلم، پێ ئەوترێ المەرحەلە الغوثائیە. ئەم ئومەتە وەکو کەفی سەر دەریای لێ. لەناو ئەم فتنە زۆرانە چینە خزمەت ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم، ئەفەرمێ: يوشك أن تداعى عليكم الأمم كما تداعى الأكلة على قصعتها. ڕۆژێک بەسەر ئەم ئومەتە چۆن چەند کەسێکی برسی پەلامار بدەن، خەریکی خواردن بن بەسەر قسعەیەکەوە،
أبو شوازا أمتي إسلامي أمتان هرهم بلاماري أدن قالوا أمن قلة منا يومئذ يا رسول الله لو رجاء مكمن فرموي لا أنتم يومئذ كثير ولكنكم غثاء كغثاء السيل والزور بلامكو كفي سردرياوان يلقى عليكم الوهن ترس روتان تيئكا وتيان وهن شيء أي بيغمبر صلى الله عليه وسلم فرموي دوشت حب الدنيا وكراهية الموت خوشويستيتان بو الدنيا ورقبونتان لمردن وهاتان لأكاكا أم حالة بصر أمتا ديت وتيان للروايتك فرموي تنزع المهابة في صدور عدوكم دجمن يقزر ليتا ناترس هيج هيبتي هي ولا ضلي دجمن كانت أنانية يهود ونصارى ومجوس وشيعة ونازان حرشي أمر لجهانا بقرا حرشي دجمن يم دينها هرهم يقزر لأمتي إسلامي ناترس أم مرحلة لكي ودسي بيكردو علماء فرمون لكوتاي خلافي عثمانية ودسي بيكرد أماني فقهي مراحل عندنا تايبت أبو بكر الحبيب المشهور أفرمين لكاتي سقوط خلافي إسلامي ألو كاتو إتر أم أمتا خوان قررنا ما بو على سيري أم تشبيهي بيغمبرك صلى الله عليه وسلم فرمي إيوة كفن على آية كفي سردريا خوي أروا يا أو أيبا يا شابو ليبا فرمي شابو ليبا ما دام شابو ليبا أم أمتا خوي خواني هيج قراريكي خويني أبدا دي لدوار رخاني خلافتي إسلامية وحتى أمر أمتي بيغمر صلى الله عليه وسلم خواني هيج قراريكي ذاتي خوي نبو يان انفعالات بو لأمته طبعا هلويستي زور جو أن هي لأمته حتى استشتو دي قد بدن يسأل كردستان مثلا بيديني بوشي بو تعيبه لبر هلويستي مسلمانان كمنكريان بينيوا همو نهيان ليكردوا هواريان ليكردوا وايلي هاتو بيديني بو تعيبه طبعا حركي كردي لسرتاي كاريوا بفكري كي شيعت هاتو فكرك وهاب وكدين داري ناشرين كري وفعلا يجي للزمان كان ناشرين كردوه يكي نيوجي كرد بهر سريان صرمه مثلا لزانكو يكي نيوج كا مثلا لنا بازارك يكي نيوج كا مشتي عجائب ولا هريمي كردستان وطاو حتى اگر بميجوي هلبجا بينه برو صالاني كي زور زو بيشتر سيركي يعني الراقصي اللي بيها تولى هلبجا رقص كرد بوي بيديني ناشرين بابلن جوان كري دينداري ناشرين كري بلام أو هالوسط جواني أمات وهاي كردوه كوردوه ده بيديني بتعيبه إسلا أستي همو جهاني إسلامية نكر إيرا كردستان همو جهاني إسلامية وكساني كبيدين بس حال جيجان أبيته كأفضل كي زور جوري صحوي إسلامية لم أخيرانا وكاري لسركن بهر حال لقلبوني أم هالوستانا همو ين كاردانا وبون أمت خواني قرار نبو بيركاتو خواني برياراتي خوي نبو بوي أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم أجر جولو حركة شي كردبه بوسائل خارجي بوا نيتو أنا بوسائل داخلي خوي يعني ستو دي قد بدن للجهاني إسلامية أوهم حركات إصلاح وأوهم حركات جهاد وأوهم دروز بوا آية بتيروانينك إسلاميان دروزون يا بتيروانينك غير إسلاميان يعني تصور كان همو أو جروباتاني لما هو 6 صلاة كاركين دي قد بدا الريو الرسمكي شوازي كاركي شوازي معاملكي كأنما حزبك غربية كأنما مجموعيك غربية كاركا راست مسلمان بون خواناز بون ديندار بون لبليكي زور برزا كاري زور قوريان بو إيمان وإسلام كردو بلام استقراري الذاتي فكري إسلامي تيانبو كأما مرحلة غثاءك لمرحلة غثاء طبعا كمال فتنهن لنا مرحلة غثاء رؤدا يكجلو فتنانك بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم باسي أكا مرحلة استعمار وبلا مرداني أمتانا طبعا أو تشبيه زور جوانا كأمتي إسلامي كأنما خاوني اقتصادك أو هاي خلقي برسيها ميشا بلا ماري أدا استشهر أو هاي لهمو جيهانا خير بيري همو جيهان لجيهاني إسلامية لنوتا ولا غاستا ولا معاديني قورقا حتى لكشتوكالتا وكأمر فشلي هنا هموي لنا أمتي إسلامية همو جيهان شاوي تيبريو إما للسيرك إجباريين
قۆناغی غوثایی ئومەت بەبێ ئەوەی اختیارمان هەبێ ئەڕۆین نازانین حتا ئێمە طبعا ئێمە دوو جیهەتمان هەیە جیهەتێکمان بەتەواوی ئیلغا بووەتەوە جیهەتی سوڵتە و حکومەت جیهەتی عولەمامان هەیە جیهەتی عولەما بە سەیری ئیجباری ئەڕۆن یعنی تەسەور کە ئێستا وەرە سەیری جیهانی ئیسلامیک بە نمونە سەیری سعودیە بکە ڕۆژێک لە ڕۆژان ئەو هەموو داعوە و بانگەواز و ئەمانە ئێستا ئەگەر ڕوخسەتیان نەبێ مەلایەک ناتوانێت یەک کەلیمە بڵێ لەو زەمانە قسەیەکی کردو ئێستا قسەیەکی تر ئەکا بۆچی چونکە سەیری ئیجباریە وەک وایە لە سجنا بێ صاحبەکانی سجن چەندێ مەجالیان بۆ کردەوە ئەوەندە ئەتوانێت داعوە و بانگەواز کرد جیهانی ئیسلامی لە قۆناغێکی زۆر ترسناکە مرحلەی ئیستیعمار کۆتایی پێ هاتووە هەموو داگیر کران مرحلەیە گێتە پێشەوە لەناو ئەم غوثاءە ئەم مشکلە گەورە کە ئێمە ئاگامان لە خۆمان نییە فتنەیە گێتە پێشەوە پێوتێ فتنة الأحلاس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا ناوی برد طبعا حلس لە زمانی عەرەبیە بە بەڕە ئەوترێ شتێک کە ڕای ئەخەی لەسەر زەویە ناجوڵێ حەرەکەی لێ ئەبڕێ ئەو پێوتێ حلس ئەفەرمێ ئەو فتنەیە ئەوەندە ئەمێنێتەوە لەناو ئومەتە چۆن بەڕێک ڕائەخرێ هەتاوەکو کۆنە بێ ئەوانە لە زمانی کۆنا بەتاوەتی کە فەرشوان نەبوو بگۆڕێ حتا وەکو کۆن بۆ دراو اینجا فڕێ دراوە ئەفەرمێ ئەوەندە ئەمێنێتەوە لەناو ئومەتە ئەم فتنەیە أفرمي ستكون بعدي فتن منها فتنة الأحلاس يكوم الفتن بدواي منها يعني كان فتنة أحلاس يكون فيها حرب وهرب لأنه أم فتنة دوشت زور رؤدا جنگ زور رؤدا راكردن زور رؤدا تسير كان أمر لجهاني إسلامية أمهم طاقة جواني جنجي أمتي إسلامية ومشتا أوروبا راك هر يكي دس أباب وكارك دواتر انهزام وراكردن حرب وجنگ لنومانا أفرمي ثم بعدها فتن أشد منها أخوال دواي أأمر راكردن أو بزمة هشتا فتنة قرستردي فتنة ثم تكون فتنة كلما انقطعت تمادت فتنة آوايا أوندا حمو جاري عليها الحمد لله نجاة مولا فتنة كدس بيكات كأنما أمتي إسلامية لتيهك لبازنيه داخرا وهر أخصورته حتى لا يبقى بيت إلا دخله باشا إلا مالك نامن إلا مالكان إلا أو فتنيتي أجي مسلم يقني مسلمان يقني إلا تيئك حتى وكو أفرم الأخيرة رجل من عترتي تا محمد مهدي دي وبيا يقلا بنا مالي من دي بيغمر صلى الله عليه وسلم أفرمك أمة رزقارك لم حالة واتفتنة ومرحلة غثائي أمة زور دريش أبيتو فتنة أحلاس زور دريش أبيتو علماء أفرمون فتنة أحلاس یەکێکە لەو فتنانەی کە بەسەر ئومەتا دێ لە جەنگ و لە ڕاکردنی زۆر و مەشاکیلی زۆری ئومەت ئەفەرمون فتنەیەکە کە ڕوو ئەکاتە ئەم ئومەتە ئەوەندە درێژخایان ئەبێ هەتا زەمانی محەممەدی مەهدی تەجاوز ئەکا تا ئەو کاتە ئەڕوو دەی فتنەی ئەحلاس ئەم جەنگ و جڵە بە زۆرەی کە لە عالەمی ئیسلامیە دیقەت بدە لە شوێنێکەوە بۆ شوێنێتر لە شوێنێکە بۆ شوێن ئێم بەردەوام یعنی من مناڵ بووم حتا ئێستا گوێ لە ئیخبارەگرم یعنی ڕۆژێ فەلەستین ڕۆژێکی تر ئەفغانستان ڕۆژێکی تر شیشان ڕۆژێکی تر سووریا و حەما ڕۆژێکی تر کاکە عێراق کورە میسر کورە دنیا هەمووی ئەوە سین ئەوە هندستان ئەوە پاکستان هەموو جیهانی ئیسلامی هەر جارەی لە شوێنێک لە دوای ڕوخانی خلافە ئیسلامی و هەتا ئەمڕۆ تۆ حرب ئەبینی جەنگ ئەبینی کوشتنی زۆر ئەبینی لە ئومەتی ئیسلامی والله ئەگەر خوێنی ئومەتی ئیسلامی کۆکەیتەوە لەوە چێ سەرزەوی نقم كا لخوانا أو أن مسلمان شهيد ولا دوار روخاني خلافة إسلامي هر الزمن يكم المسلمان زور أكو جن شهيدة بن حرب رؤد راكرني زور لم ولاد بو أولاد لو جمع نابته كأنما أما خواني أم زوينين قراري أم زويل لدسي أماني أما غثائن كيوا درجاي كان بو كردينا ومجبوري مشينا أو درجاي هرچون خليفة مسلمانان لأواخير عمريا شوێنێک نەبوو خۆیتە بگرێ هەر جارێ لە شوێنێک دەمێ نەردە سعودیە دەرگایەکیان بۆ کردو مەجبور بچێتە سعودی بەبێ ئیرادەی خۆ دواتر دەریان بۆ سویسرا دەرگایەکتریان بۆ یعنی خۆشی نەئەزانی چی بکە هیچ شتێکی بەدەستەوە نەما جیهانی ئیسلامیش بە هەمان چەشن ئەلەم قۆناغا حاڵەتێک دروست ئەبێ بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەند فەرمایشتێک هاتووە لە ڕیوایەتێکی ئەم حەدیثەشە هاتووە فەرمێ ثم تكون فتنة السراء
دەوڵەمەندی خۆشگوزەرانی بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوئەدا. ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە ئەزانن ئەوەی حرەکەی اقتصاد لە جیهانە کە هەمووی خەڵکی موسڵمان، بەڵام نەتیجەکەی پارەکە چێ دەستی کافر و بێدینەوە. ئەگەرنا خەڵکە دیندارە دەستپاکە لە ناو بازاڕە، ئەو خاوەنی هەموو شتێکی ناو بازاڕە خۆشی خاوەنی هیچ شتێک نییە، چکە خاوەنی کیانی خۆی نییە، لە مەرحەلەتی غوثائیەتە. ئەلەم قۆناغا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو ئەم فتنەیە ڕەحمەتی مادی زۆر بەسەریانەدا ئەبارێ، تێر ئەبن تێر. فعلا ئەمڕۆ دیقەت بدەن ئێمە سفرەکانمان تێرێکی زۆری پێوە دیارە، جلوبەرگمان، پۆشاکمان، شوێ حتا مزگەوتەکانمان تەرتیبمان کردووە. بەڵام لەگەڵ هەموو ئەمەیە لەبەرەوەی قەراری حکم لە دەستی خەڵکی موسڵمانان نییە لە جیهانی ئیسلامیە، ئومەتی ئیسلامی خاوەنی خۆی نییە، هەر ڕۆژەی هەوایەک ئەیبا بەلایەکی ئەدا. کۆتا فەرمودە لە خزمەتانە کە باسی ئەەکەم، فەرمودەیە کە حوذەیفەی کوڕی یەمان بۆمان ئەگەڕێتەوە، ئەگەرچی لە سەنەدەکەیە ضعفێک هەیە. أفرمي پیغمبر صلى الله عليه وآله وسلم لم تفنى أمتي حتى يظهر فيهم التمايز والتمايل والمعامع. أفرمي أمتي من فنانا بيتنا فوتي إلا سيخ خصلتيانا رؤدا: تمايز، تمايل، معامع. أفرمي أمتا برسياري أنك التمايز شيء فرموي عصبيته، عصبيته خلق الإسلام دروسيك، هر كسمان بو فرقية تعصبي هي تعصبي كويرانا، أو ما لقل أو ملايا، أو ما لقل ملايتر، أو ما لقل أو فكرة، أو فكريتر، أو شيخ، أو شيخيتر، هر كمان بلايك. أم تميز بونا، بش بونا، جيابونا ولا يكتر. أما يشكل فتنة كانت تشيع أمة أب. علماء فقه مراحل أفرمون أم فرماشتا أجر شيء ضعفيتي واقعا لنا أمتها تتدي. هموي تمايز، هر مجموعة تميزي كده بولا فرقيك، لقل فرقة حتى إلا مزقوتها. يعني تصور كأمي أهل دين ينا ناو مزقوته وشن بشي. هريا كمان بالنوعية، هريا كمان بالشوازة، شو كسر من نماوة، شو كل غثاء أجين، كسمان حسابه كسيتر منك. حتى علماء من خوي نازنت شيء أهدافي ديارني بعيد، نازن هنجاوب كياني. تمايليش أوي أفرمي قبيلة ابن، جماعة ابن، هر جماعة بنابو جماعتك خوي أبا، وظلم لجماعتك ترك، حتى أوشتانيك حرام المسلمان لبين يكترى في حلالة، أم فرقة أم جماعة لقل جماعة يكترى غيبتي أي في حلالة، بهتاني بو في حلالة، هم وشتيكي في حلال. معامع شيء پیغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي أويك هر مجموعة أسنا مصر وشارك ومنطقيك وأم منطقة لأبي تشد دولتي إسلامي هر هم بيك وشتيك بارچە ئەکرێن، بەش ئەکرێن، لەوە دەرەچێت تەمایز دەنکە خۆمان جیاکەینەوە لە یەکتر، لەوە دەرەچێت مەجموعە لە یەکتر جیابینەوە، کۆمەڵش وڵات لە یەکتر جیابینەوە. هەروەکو ئێستا لە دوای ڕوخانی خلافەی ئیسلامیەوە فەرموو لە وڵاتێکی ئیسلامی بچۆ وڵاتێکی ئیسلامی تر چەند تحقیقاتی لێ ئەکرێ و چەند پرسیار و بۆ چی و بۆ کوێ ئەچی و ئیشە چی بوو. اینجا سەعاتی خەریک بە ئەدەی جواز دەرکە و نازانم چی بکە و چی بکە. یعنی ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو زەمانی غوثائیەتا ڕوئەدا، والله ئەڵێ ئەمڕۆیە تەمایز لە بینمانە هەیە. اینجا قبیلە بووین، مجموعە و گروپ بووین، غەیری ئەمەش والله دەوڵەت بووین، پارچە بووین. أفرمي حتى لفرماشة فتختلف أعناقها في الحرب. أم بارچە بوونێ ئومەت پەلاماری یەکتر ئەدەن، لە بین یەکتر خۆیان پەلاماری یەکتر ئەدەن. لەبری ئەوەی ئەم خەریتەیە کە دانراوە، ئەم بەشێک کە کراوە بسڕێتەوە، زیاد ئەکرێ، بەهێز ئەکرێ. ئیتر سەیرەکەی ڕۆژە جەنگی کۆیتە ڕوئەدا، ڕۆژە جەنگی سووریایە ڕوئەدا، ڕۆژە جەنگی هەر جارەی شوێنێک و جێگایەک و ئومەتی ئیسلامی تووشی زەحمەتی زۆر گەورە ئەبێ. ئێمە زۆر گرنگە مەرحەلەی خۆمان بدۆزینەوە، فتنەکانی خۆشمان بزانین، چارەسەرەکانی پێغەمبەری صلی الله عليه وآله وسلم بزانین. ئێمە ئێستا زانیمان
پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هەموو شتێکی بۆ ڕۆشن کردوونەتەوە زانیمان لە قۆناغی غیاثیەتان لە قۆناغێکان کە ئێمە هەر هەومان پێکەوە صاحبی هیچ شتێک نین صاحبی قۆناغێک نین خەڵکێک پاڵمان پێوە ئەنێ ئەمان هێنێت و ئەمان بە ئێمە وەکو کەفی سەر دەریا هەر جارەی لە شوێنێک و هەر جارەی بە وڵاتێک و جارە بە شوێنێکمانە ئەدەن زانیمان کە لە ناو کۆمەڵی فیتەنی تەمەیوزاتی زۆران لە بین یەکترە کافر ئەمەندەی هێڵ بە دۆرمانە دروست کردووە لە هێڵەکان دەرناچی کۆتایی وتارەکان بە وتەیەکی مامۆستا سعیدی نورسی ئێنم کە فەرمێ کافران و بێدینان بە دەوری هەموو فەردێکی موسڵمانە چەندین بازنەیان دروست کردو بازنەی زمان بازنەی قەومیەت بازنەی عەشیرەتایەتی بازنەی گەڕەکایەتی بازنەی حیزبایەتی بازنەی وڵاتایەتی ئەڵێ کەسی موسڵمانی زۆر ئازا حتا زانای زۆر گەورە کە ئەوێت دەرچێت لەم بازنە تەعەسسوبیانە ئەکەوێتە ناو دانەیەکی ترەوە من جاری وا هەیە مەسەن کەسێک ئەڵێ کاکە من حیساب بۆ قەومیەت هەر ناکەم کەسی دوایی مەجبورە حیساب بۆ عێراقیەتەکە حیساب بۆ گروپ و حیزبەکەی خۆی ئەکا لە تەعەسسوب ڕزگارمان نابێ ئەم ئومەتە ئەفەرمێ هەموو ئەم هێڵانە کافر بە دەوری ئێمە ڕای کێشاوە بۆی لە هێڵێ دەرچوین بچین ناو هێڵێکی ترەوە ڕزگارمان نەبێ نەهاتووە یەک دائیرەی تەعەسسوب بۆ ئێمە ڕاکێشە بۆی بیرکەینەوە لەو دائیرە تەعەسسوبە ڕزگارمان بێ فەردەکانمان جەمعەکانمان هەموومان دائیرە دەورەی داوین لە فیتنەیەکی زۆر گەورە ئێمە لەم زەمەنە لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بەوەیە لە تەعەسسوب دەرچین کە ئەڵێم لە تەعەسسوب دەرچین لە هەموو معناکانی تەعەسسوب ئیتر سەواء فقهیە فکریە نازان ئەبێ لێی دەرچین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەچی یەکەگرێتەوە بە دەرچوون لە تەعەسسوب لە دەرسی پێشووترا عەرزم کردن خۆشەویست دەرمانی بۆ دانانی فەرمووی ئەو خۆشەویستی لە بینتانە دەرمانی زەمەنی فیتەنە عەقیدەی چاک مەحەبەت و خۆشەویستی برایەتی ئەم دوانە ئەبێتە مایەی ئەوەی کە ئومەتی ئیسلامی ڕزگاری بۆی هەر یەکەمە لە ئاستی خۆیەوە لەم زەمەنی فیتنە کوێرانەیە کە ڕووی تێکردوین پێویستمان بەوەیە کە زۆر ئازایانە دڵەکانمان سافکەینەوە پاکەینەوە بەتایبەتی مانگی ڕەمەضانە وەرە دڵت بێنە بزانە بەرامبەر چەند موسڵمان لە جیهانە غەشیتیایە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ جاری وایە تۆ گوناهێکت کردووە قەت خوا لێت خۆش نابێ موسڵمانە لەو پەڕی دنیا ئەڵێ اللهم اغفر للمؤمنین تۆ لە ئیمانداران لە دائیرەی ئیمانای خوا بەهۆی ئەو کەلیمەی ئەو موسڵمان لە تۆ خۆشە بێ نە ئەیناسی نەبینی وتە نە شکڵت کرد نە وێنات کردووە خوا بە زمانی ئەو لە تۆ خۆشە بێ بە زمانی تۆش لەوان خۆشە بێ بۆیە ئەم دڵە بەڕاستی ئەبێ لەم ڕەمەضانە زۆر پاک و ساغمان کرد بێتەوە بزانین لەم مەرحەلە لەم ناو ئەم فیتەنە چۆن ئێمە ڕزگارمان ئەبێ لە ناو ئەم فیتەنە زۆرانە پێویستمان بەوەیە کە ساحیبی عەقیدەیەکی پاک ساحیبی دڵێکی پاک بین خوای گیان ئێمە لەم ڕۆژە پیرۆزەی ڕەمەضانە بە زمانی بە ڕۆژۆ لە خزمەت هەندێک فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ژیانمان بەسەر برد ئەمانزانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو پەڕی ناڕەحەتی و زەحمەتەیە بە دوای چارەسەرا وێڵ بووین خۆمان خستە بەردەم ئەم کتێبە نایابانە یا ئیلاهی لعل چارەسەرێک بۆ ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێتە ئاراوە دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت دڵمان یەک خەیا رب العالمین إلهي عقيديك ساغمان بعطاك يا أكرم الأكرمين إلهي بخوا إما قناهي زور من كردوه خجالتي بردم ديواني توين يا إلهي قناه من بأشكرا كردوه بپنهان كردوه زاني ومانا كردوه مانا نمان زاني وكردوه مانا وبكولي قناه ولم رمضان هاتوين تو حضوري تو لمن خوش بيا أكرم الأكرمين خواهي جان عفو رحمتي خود بسر معنا ببارينا عفو رحمتي خود بسر دایک و باوکمانە ببارێنە عفو رحمتي خود بسر براو خوشەکانمانە ببارێنە یا ئیلاهی عفو رحمتي خود بسر خێزان و مناڵ و هاوسەرمانە تا ڕۆژی قیامەت ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خود بسر ماوەساکانمانە ببارێنە بەسەر قوتابیەکانمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت هەر کەس مافێکی بەسەرمانەوە لێی خۆش بە یا رب العالمین خۆیە غیبەتی هەر موسڵمانێکمان کردووە لێی خۆش بە هەر موسڵمانێ غیبەتی کردوون لێی خۆش بە
ڕقمان لە هەر مسلمانێ بووە لێی خۆش بە هەر مسلمانە ڕقی لێمان بۆ لێی خۆش بە یا رب العالمین بەخوا پەروەردگارە ئێمە یا ئیلاهی لەناو زەمانێکین زۆر فتنەی گەورە گەورە ئەبینین هانامان بۆ لای تۆ هێناوە ئەزانین قەت سپاردە لای تۆ زایە نابێ تو گەورەی خۆت زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد زایی مەکە یا رب العالمین ئەخلاق و ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین ئومەتەکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد یا رب العالمین خوای گیان داوان لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت گرفتەکانمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ئیلاهی داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئیلاهی ئەومان نەخۆشیێکی هەیە ئەیزانێ شیفای بۆ بنێرە نەخۆشیێکی هەیە نایزانێ شیفای بۆ بنێرە شیفاکان هەموو لە دەستی تۆیان یا ئیلاهی شیفا و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی نعمەتی لە ساغیت پێ عەتا کردوین دەوامی بدە لەسەرمان یا رب العالمین ئیلاهی هیدایەتی گەنجەکانمان بدە عاقبەتی مناڵەکانمان بەخێر بگێڕە یا ئیلاهی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە تو گەورەی خۆت یا ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە محتاجی دەستی ئینسانەکانمان مەکە زەلیلی بەردەستی زاڵمانمان مەکە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەروی خێر لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەرەوە یا رب العالمین بەخوا پەروەردگارە خۆت شاهیدی ئەم ئومەتە خوێنی زۆری ڕشتووە عارەقەی زۆری ڕشتووە ماندوو بووە یا ئیلاهی کافران هەموو کۆبوونەتەوە لە سەرسەری ئیلاهی بەخوا چارەیەکمان نییە غەیری تۆ نەبێ ئەزانین ئێمە شایەن نین بەڵام یەقینمان هەیە کە تۆ شایەنی یا ئیلاهی بەرزمان کەرەوە و قیادە و سیادەی جیهان بخەرەوە دەستمان یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەروونمان پڕکە لە ئیمان ڕۆحمان ئاسوودەکە بە ئیمان ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ڕۆژەکانمان قبول کە تەراویحەکانمان قبول کە ذیکر و ئەورادمان قبول کە ئیلاهی قورئان خوێنەکانمان قبول کە ختمەکانمان قبول کە دەرس و دەورەکانمان قبول کە گوێگرتنمان لە دەرسەکان قبول کە مەجالیسی ذیکرمان لێ قبول کە یا رب العالمین خوای گیان بەخوا هیچێکمان نییە بۆ تۆی بەرزکەینەوە تەنها ئەوەندە نەبێ دینەکەی تۆمان خۆشەوێ بە دڵ یا رب العالمین پێغەمبەری خوامان صلی الله عليه و آله وسلم بە دڵ خۆشەوێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت هاوارمان بۆ لای تۆ هێناوە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبولمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە سڵاوی ئێمە بگەێنە ڕۆحی مبارەکی ئەو یا رب العالمین ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە محبەت و خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەم ئیماندارانە هانایان بۆ لای تۆ هێنا بە ڕیشی سپی ئەمان هاوار لە تۆ ئەکەین بە تەوبەی ئەم گەنجە جوانانە هاوار لە تۆ ئەکەین بە بێگوناهی ئەم مناڵانە هاوار لە تۆ ئەکەین دعاء كان من قبولك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين